ئەوانەی پەیڕەوی بیری سەلەفی دەکەن خۆیان وەک پارێزەری ئاینی ئیسلام دەناسێنن و هەندێک شارەزا لەو باوەڕەدان کە سەلەفیەکان ئاین بەکاردێنن بۆ ترساندنی خەڵک. لەگەڵ ئەوەشدا جەمکێکی لەناو ئەم بزوتنەوەیدا هەیە کە باسی مافی ژن دەکاتن بۆ تێگەشتنی بزوتنەوەی ئەم بزوتنەوەی لە هەرێمی کوردستان میوانداری دکتۆر شێرکۆ کرمانج توێژەر و ئەکادمی لە شاری ئەدلایدی ئوسترالیا دەکەین. دکتۆر شێرکۆ زۆر سوپاس بۆ کاتی جەنابی سەرەتا دەمویست لە تۆ بپرسم دەتوانیت چ پێناسەیەک بەم بزوتنەوە یان ئەم دیاردەیە بدەیت کە لە هەرێمی کوردستانە هەیە؟ دیارە ئەو دیاردەیە کە ئێستا کاک خەلیل دیاردەیەک نییە کە تەنیا لە کوردستانە هەبێ، ئەمە دیاردەیە کە لە زۆربەی کۆمەڵگە موسڵمانەکان بوونی هەیە، لە وڵاتە عەرەبیەکان بوونی هەیە، لە تورکیا بوونی هەیە، لە ئێران بوونی هەیە، لە هەموو ئەو شوێنانەی کە موسڵمانی تێدایە ئەو دیاردەیە بوونی هەیە. ئەوە ڕاستی بێ لە کوردستاندا ماوەیە کە لە تەشەنەکردندایە، بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی دوای سەرهەڵدانی داعش و هاتنی داعش بۆ ناوچەکە و هاوکاتیش لەگەڵ لاوازی حکوومەتی هەرێم بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە بوونی گەندەڵی زۆر، ئەمانە هەموو بووەتە هۆکاری گەشەکردنی بیری سەلەفیزم و بیری ئیسلامیزم لە کوردستاندا. بەڵێ باشە، گەشەکردنی ئەم دیاردەیە هەڕەشەیە لەسەر کورد یان ئەو ئایدۆلۆژیەی کە پەیڕەو دەکەن ئەبێ بە بەشێک لە کەلتوری کۆمەلگای کوردیدا ئەگەر ئەو ئازادیە پێیان بدریان ئەو هەڵومەرجە بۆیان ڕەخساو بێ. خۆی ئازادی لە ڕاستیدا نابێتە مایەی ڕێگریکردن لە ئازادی بە تەسەوری من دەبێتە مایەی گەشەکردنی سەلەفیزم و ئیسلامیزم، چونکە بەڵام ئەوەی کە لە کوردستاندا دەبیندرێ ئەوەیە کە ڕێگری لە ئازادی ئەوانی دیکە دەکرێت کە ڕەخنە لە سەلەفیزم و لە ئیسلامیزم دەگرن. بەڕاستی ینی دیموکراسیەتێکەیە لە کوردستاندا کە فەزایەکی ئاواڵە کردووە بۆ بڵاوکردنەوەی بیر و بۆچوون و بیر و ڕای توندوتیژی لە کوردستاندا، بەڵام هاوکات لە بەرابەر ئەودا هەر بیرۆکەیەک کە باز لە لیبرالیزم بکە، هەر بیرۆکەیە کە باز لە یەکسانی ژن و پیا بکە، هەر بیرۆکەیە کە باز لە پێکەوە ژیانی ئاینەکان و یەکسانی ئاینەکان بکاتن، ئەمانە دژی ڕادەوەستنەوە نەکەروانە دژی ڕادەوەستنەوە، بەڵکو لە ڕاستیدا وەک پێویست فەزای ئامادەکرا و ڕێگە پێدرا و پلاتفۆرمی یەکسان نییە بۆ ئەو دەنگە ئازادانەی دەنگە یەکسان خوازانەی دەنگە لیبرالانەی کە لە کوردستاندا هەن ڕێگریان لێ دەکرێت لەلایەن دەسەڵات شۆ تەنانەت ڕێگریان لێ دەکرێت، نەکە لە ڕێگریان لێ بکرێت لەلایەن ئەو بزوتنەوە سەلەفی و ئیسلامی سیاسی ئیسلامیزم. حتا لە ناو ڕۆشنبیران و لە ناو خەڵکی گشتیشدا بۆ چۆنێکی وا هەیە کە ئەم سەلەفیانە ئاین بەکاردێنن بۆ ترساندنی خەڵک، خۆ ئەوانە بە تەنانین حتا حزبە ئەلمانیەکان ئاین بەکاردێنن بێژگەلەوەی ئەگەر باسی حزبە ئیسلامیەکان بن بۆ گلەی لەوانە بکرێ. من پێما هەموو ئەو هێزانەی کە لە دەسەڵاتدان یان ئەو هێزانەی لە دەرەوەی دەسەڵاتدان یان ئەو هێزانەی کە وەک ئیسلامی سیاسی ناسراون بە جۆرێک لە جۆرەکان ئاینیان بەکارهێناوە، ینی تورکیا لە تورکیا ئاین بەکاردێ، لە ئێران ئاین بەکاردێ، ینی خومینی ئاینی بەکارهێناوە، ئەردۆگان ئاین بەکاردێنێ. بەکارهێنانی ئاین شێک نییە کە تایبەت بێ بەو تەوژمێک ئێستا لە کوردستاندا سەری هەڵداوە. لە ڕاستیدا من پێم وایە بەکارهێنانی ئاین دابڕینی ئاینە لە بەها بەرزەکانی لەو ئەخلاقیاتانەی ئاین کە خۆی لە خۆی دەگرێتن بە سیاسیکردنی ئیسلام، بەکارهێنانی ئیسلام لە ڕاستیدا ئاینەکە ناشرین دەکات، چونکە تێکەڵی دەکات بە کۆمەڵێک لە پرس و لە زەلکاو کە شوێنی ئاینی نابێتەوە لێ. بەڕاستی بەڕای من بە سیاسیکردنی ئیسلام ناشرینکردنی ئیسلامی لێ دەکەوێتەوە. مافیژین یەکێک لەو بابەتانەیە کە تۆ باسەکەی، تێگەشتنی سەلەفیەکانی کورد بۆ مافیژن چۆنە؟ من پێما تێگەیشتنی سەلەفیەکان هەر تێگەیشتنیشی دینانەیە یان تێگەیشتنیشی ئیسلامیانەیە. بەڕاستی ینی لەوێدا ئێمە هەموو دەزانین ئەگەر ئینکاری ئەوە نەکەین یان خۆمان لە جێلی نەدەین دەزانین کە دەقە ئیسلامیەکان یان دەقە قورئانیەکان بۆ خۆشی
وەک پێویست مافەکانی ژنی ڕەوان نەبینەوە. کێشەکە لەوەدا نییە کە مەسەلە با بڵێن لەو دەقانەدا ئەو جۆرەشتانە هاتوون. کێشەکە لەوەدا کە کەسێک بێتن لەم زەمەنەدا بەو شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو پرسە بکاتن. ینی دەقەکە وەک شتێکی با بڵێن ئەوە وەربگرێکە ناکرێت تەفسیرێک دیکەی بۆ کرێ، ناکرێت خوێنەوەیش دیکەی بۆ کرێ، ناکرێت بە چاویش دیکە تەمەشای بکرێ، بەڵکو دێن خوێنەوەیشی حرفیانە بۆ کۆمەڵێک لەو دەقانە دەکەن. ئەجینا وەک با بڵێن خۆیان گوتنی لە کۆمەلگای کوردیا قبول کراوە یاننا ئەم خوێندنەوەی کامیان خوێندنەوەی سەلەفیەکان بۆ قورئان، بۆ ئاین، بۆ مافەکانی گشتی خەڵک ئازادیەکان قبول دەکرێت ئەو بۆ چۆنانە کە ئێمە دەزانن و باسی تەشەنەکردنیان دەکەین ئێستا. من پێم وایە ئێستا کە گوتاری ئیسلامیەکان گوتارێکی زاڵە. ڕاستە ئیسلامیەکان لە ڕووی سیاسیەوە کەمینەن، ینی کەمینیان پێکەناوە لە پەرلەمانە کەمینەن، بەڵام وەک گوتاری زاڵ، وەک ئەوەی کە دیسکۆرسێکی زاڵ لە کۆمەلگادا خەڵکێکی زۆر ئێستاکە لە کوردستانە باوەڕی بەو تێگەیشتنی سەلەفیانە یان بەو تێگەیشتنی ئیسلامیانە بۆ کۆمەڵێک پرس هەیە لەوانە یەکسان نەبوونی ژن و پیاو. مەسەڵەن من بۆ خۆم زۆر جار لە فەیسبووکی خۆمە کە باز لە یەکسانی ژن و پیاو دەکەم، ئەسڵەن باز لەوە دەکەن دەڵێن کە ژن و پیاو یەکسان نین، چونکە بەپێی ئەم ئاەتەیان بەپێی ئەم حەدیسە ژن و پیاو یەکسان نین، یان بەوەی کە مەسەڵەن لە ڕووی جەسەدا لە فیزیکیەوە لە ڕووی فیسیۆلۆژیەوە یەکسان نین. مافەکانی مرۆڤ ببەسرێتەوە بە فیسیۆلۆژیا، بە هێز و بەوەیان ئەمە بە جەنگەڵکردنی کۆمەلگایە لە ڕاستی. داکتەر شێرکۆ کرمانش توێژەر و ئەکادمیست لە ئوسترالیا لەگەڵ کورد کۆنەکشن. زۆر سوپاس. سپاسیەوە.